لەسەرم بابەتە دەوەستم میوانێکم هەیە گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز شێروان دووبەردانی کە پەرلەمانتاری پارتیە لە پەرلەمانی عێراق. کاک شێروان زۆر بەخێربێی کەی وەکو فراکسیۆنەکەتان ئەگەڕێنەوە بۆ بەغدا؟ بەڵێ زۆر سوپاس. ئەوڕەکە کۆبوونەوە بچمەنە خزمەتی جەناب سەرۆک بارزانی وەکو فراکسیۆنی پارتی وا دیارە دوای سەردانی بەڕێز عەلی زەیدی دەگەل شاندی چوارچێوەی هەواهەنگی کە شانێکی تایبەت هاتین بۆەوەی کە لەگەڵ جەناب سەرۆک گفتوگۆ بگرێت و بۆ ئەوە فراکسیۆن بگەڕێتەوە. بە تاکیدەوە یەک لە بناغەکەبی کە سەردانی بەڕێز نێچیروان بارزانی سەرۆک هەرێم بۆ ئەو خاڵانەی کە هەیە گرنگە ئەوەی بابەتە بە مافەکانی هەرێمی کوردستان، مافەکانی کورد لە هەرێم و لە دەروی هەرێم ناوچەکانی کوردستانی. ئەوجا ئەو ڕۆکە دیارە ڕێکەوتن کرایە لە بەغدا. بە چ شێوەیەک بە چ مەرجێک پارتیە گەڕێتەوە بۆ بەغدا؟ طبعا پارتی مەرجی نییە، ئەمە تاکید دەکەم دایمەن دەڵێن پارتی داواکاری و مافەکانی کوردی هەیە. یعنی ئەو ڕۆکە ئەمە دەبینین کە پارتی ئەو داواکاریەکانی بەتنێ تەقدیمی چوارچێوەی هەواهەنگی کردی و لەگەڵ یانی سنی کردیە کە ئەوانەی دەبیت جێبەجێ بکرێت لەو کابینی حکوومەتەکانە. تقریبا 16-17 خاڵن ئەوی ئەوڕۆکەکە جەنابی شارکەوەیدا. طبعا دیارتریان ئەوەی التیزام بە دستور، یعنی ئەمە ڕاستی بەردەوام کێشەمان لەگەڵ لە ینی بەغدایە بە تایبەت بەرانی شیعە کە ئەوان التیزام بە دستور ناکەن. ئەو دستورەکە ئەوڕۆکەوە عێراقی هەمی کۆ دەکەتەوە هەر لە زاخۆ حتا فاو کە هەمومان پابند بین بە دستوری عێراقی. ئەو مافەکانی هەیە چ مافەکانی هەرێم بیت لە مووسڵ بیت لە بەسڕا بیت التیزام بە دستور بێت. دوای هەندێک پرۆژە یاسەکان هەیە زۆر گرنگە، ئەوەش بەرژەوەندی هەموو عێراقا نە هەر هەرێمی کوردستان. پارتی زۆر جەختی لێکاتەوە کام پرۆژە یاسایە؟ طبعا نەوت و غازە، بابەتی ئەنجومەنی یەکگرتووە مەجلیس ئیتیحادەوە ژووری دوانی پەرلەمانە، پرۆژەکانی گومرکە، زەریبەیە، بودجەیە، یعنی زۆر بابەت هەیە. ئەوڕۆکەکە بەڕێز کاک نێچیروان گفتوگۆ کردیە و کە بۆ ئەواژویانش لەسەر ئەو ڕێکەوتنە کردیە و ئەو خاڵەکانی کە پارتی داوای کردیە کە بەرژەوەندی هەرێمی کوردستانە و ناوچەکانی کوردستانیە و ڕێکەوتنی شنگالش و مادەی ١40 ئەوانە هەمی ئەو ڕێکەوتنە کرا کە داواکاریەکانی پارتی کە لە چوارچێوەی دستورە لە ینی بەغدا ڕازیبوونە واژوێنە سەر ڕێکەوتنە لە سەردانەکەی بەڕێز نێچیروان بارزانی بۆ بەغدا ڕێکەوتن کراوە لایەنەکانی عێراق واژوان لەسەر کردووە؟ بەڵێ. چ گەرەنتیەک هەیە بۆ ئەوەی کە جێبەجێکردنی دەستور و پابندبوون بە ڕێکەوتنەکانەوە لە بەغدا بکرێت؟ چ گرنتیەک هەیە؟ طبعا لەما پرسیارە لە بەغدا یان لای خۆمانەوەمان کردیە کە بەغدا ئەوڕۆکە ئەوانێک کە ئیمزایان کردیە لای پارتیەوە با بڵێن بەڕێز کاک نێچیروان ئیمزای کردیە، لای ئەوانش لای ئیتار تەنسیقیەوە و لای سونەوەش کە ڕزامەندیاندایە کە جێبەجێ بکرێت دەگەل بەڕێز سەرۆک وەزیران عەلی زەیدی کە تەکلیف کرایە ئەویش پابند بیە بەو خاڵانەی کە پارتی داوای کردیە کە هەموو خاڵەکانی گوتمان بەرژەوەندی کوردە و هەرێمی کوردستانە و ناوچەکانی کوردستان لە دەروی هەرێم لە چوارچێوەی دستور ئەمە هیچمان داوا نەکردیە غێری ئەوەی مافەکانی کە هاتیە و لەگەڵ ئەوە یاسانەی کە هەیە ئەوڕۆکە چەندین یاسایەوە لە پەرلەمانە خوێندنەکەم بۆی کرایە کە بە ڕێکەوتنیی سیاسی نە بە زۆرینەوە بە کەمینە لەبەرەوە جەنابی سەرۆک مەسعود بارزانی تاکید لەسەرەوە کردەوە لەسەر بابەتی تەوازن و شەراکە کە ئەمە لەسەر ئەو بنەمایە دەگەل بەغدا ناکردەمە بڕکە 27 کەسی یان 57 کەس کوردین لە بەرامبەر 200-300 کەس. ئەوە دەبیت کۆتای پێ بێت. ئەوانەی ماوەی کە سەرۆک پەرلەمانیان جێگیری یەکەم بەو شێوەیە پەرلەمان بڕێت دەبێت کۆتای بۆ بابەتە بێت دەبێت بگەڕنە سەر ڕێکەوتنی سیاسی پێشی کەمە و یاسانە بدێنە لیجانەکانیان گفتوگۆ بکرێت و ئەو بابەتەش جەناب سەرۆک حکوومەت بەڕێز مەسعود بارزانی تاکید لەسەر بابەتە کردەوە. دەبێت هەموو پرۆژە یاسەکان لە ئەنجومەن یان پێشی ڕێکەوتنی سیاسی بکرێت دوای ئەوە ناو لیجانەکان گفتوگۆ بکرێت و بگرێتە دەنگدان. باشە کاک شێروان ئێوە تەنیا بۆ کۆبوونەوەی دەنگدان بە کابینەکەی عەلی زەیدی دەگەڕێنەوە کۆبوونەوەکان
یان ئیدی تاو بەردەوام دەگەڕێنەوە ناو کۆبوونەوە ناتەوا بەردەوام دەبین وەزیرەکانیشتان گەڕانەوە وەزیرەکانش گەڕانەوە نوێنەری حکوومەتی هەرێم گەڕاوە ئەمە یعنی ئەمەش یعنی جەناب سەرۆک تاکید لەوە کردەوە ئەو خاڵەکانەی کە ئەو داواکاریەکانیان ئەو مافەکانی کە خۆمان هەیە کە واژویان لەسەری کردووە بە تاکید ئەمەش متابعە دەکرێت جناب سەرۆک مەسعود بارزانی تاکید لەوە کردەوە یعنی ئەوانە تازە بێ ئەرکی ئەندام پەرلەمان ئەمە لە بەغدا کە ئەوانەی پرۆژە یاساکانە ئەوانەی کە بودجە لە پێشمانە موچە خۆرانی هەرێمی کوردستانە ئەو بابەتانە بێت ئەمە وەکو ئەندام پەرلەمان بە هەواهەنگی دەگەل حکوومەتی هەرێم و دەگەل فراکسیۆن کوردستانیەکانش کە ئەمە ئەوانە بە زۆرترین کات دەگەل بەغدا باسیەوەت لەگەڵ بکەم باسی موچەت کرد کاک شێروان بە چه میکانیزمێک کێشەی موچە چارەسەرەکەن طبعا ئەوان بەغدا بەردەوام لەسەر زەختی لەسەر حکوومەتی هەرێم بە تایبەت لەسەر پارتی دموکراتی کوردستان موچیان کردگە بیانوی لەسەرمان یعنی ئەوە کە بەحسی دەهاتی نانۆتی بکەین پێشتریش لە عێراق و لە غێری عێراق پێ دەڵێن مەقاسە 40 ملیارە 50 ملیارە دەتوانن لە بەغدا ینی لە بڕەپارەکەی موچە ببڕن لێرە هەرێمی کوردستان تەسلیمی وەزارەتی دارایی بکات بۆ موچە خۆران بابەتی نەوتی سۆمۆ ئێستا نەوتمانش تەسلیم سۆمۆ کردیە یعنی ئەوان هەندێک بابەت هەیە بخۆی ڕۆتینە یعنی دەبیت وەزارەتی نەوت پێشی کاتی موچە بێت سەرمانگ بێت نووسراوی فەرمی لە سۆمۆ لە وەزارەتی نەوتە بشتە وەزارەتی دارایی کە هەرێمی کوردستان پابەندە و نەوتەکان وەڵ دەگرینەوە ئەوان بەردەوام عەرقەڵە دروست دەکەن لەو ڕێکەوتونێکە کرایە و سەردانی بەڕێز کاک نێچیروان لە بۆ بەغدا یەک لە خاڵەکان هەرێ گرنگە کە کۆتایی بۆ مەوزوعە بێت ئەمە ڕۆژانە لە بەغدا و شاند هات و شان گەڕاوە و نووسراو نەگە یعنی نووسراوە ڕۆکە لە خۆی ئاسانتر نییە بە 5 دقیقە نووسراوەکە لەگەتە وەزارەتی دارایی بەس ئەوانین هەمی کردگە بیان لەسەر هەرێم سەر حکوومەتی هەرێم بۆ ئەوە کێشەی سیولێ هەیە کێشەی ئابووری هەیە بەس نەمعنای ئەوەیە ئەوان موچەی خۆیان دابش بکەن بە تەواوی بێن هەموو کێشەکانی خۆیانی کێشەی سیاسی و ئابووری و دارایی هەموو بکەنە سەر هەرێمی کوردستان سەر حاڵەتی هەرێمی کوردستان بە تاکیدەوە لێ پاش قبول ناکەین لە کاتێکە ئێستا بەهۆی داخرانی گەر و هورمزۆ تەنیا دەرچەی عێراق هەرێمی کوردستانە کە نەوتی خۆی لە هەناردە بکە بەس برایم خەلیلە لە ڕێگەی برایم خەلیل لە بۆ جیهان ئەوە شوا دەبینین ڕۆژ کە حکوومەت هەرێم پابەندە ئەسیکۆ دەشت تقریبا کۆتایی پیادە و کێشێ لەگەڵ حکوومەتی بەغدا یعنی ئەوە بەغدا هیچیان نەوە لەگەڵ هەرێمی کوردستان ئەمە دزانین کە موامری لە بەغدا هەیە پێشی ئەمە کەبای کۆت بکەین سەر قەوارەی هەرێمی کوردستان بەردەوامە یعنی ئەمەش ترسمان لەوەیە لە ئایندە ئەوان متعمد کێشە لە بۆ ئەو ڕێکەوتنە یان هەندێک خاڵەکانی کەوا ژویان کردگە طبعا بەغدا هەندێک لایەنی سیاسی هیچ لایەنێکی کوردستانی هاوکاریانن بەتاکید هەیە یعنی ئەمە یعنی بەڕۆن و ئاشکرەوە قسە دەکەین ئەگەمە ئەوڕۆکە فراکسیۆنە کوردستانی لایەنی سیاسی کوردستانی ئەو ناکۆکی ئەگەر نەبی تۆمە یەک بین ناتەن بەغدا ئەمە بۆ بەدەستێنانی سوودی شەخسیە یا زیانگەیاندنە بە هەرێمی کوردستان هەردووکە یعنی هەندێک ئامانجیان پارتی و هەندێکیش پلانیان هەیە بەرنامەیان ئەوڕەکە دەبینن خۆیان ئەساسیانەوەن کوردستانی دەگەل عێراقیەتی خۆیان لە بەغدا نیشانەکەوان ئەمەش خۆ بەشکی لە عێراق لەو دستورە التیزامان بە هەموو موادی دستوری کردی ئەوڕەکە هەموو لە بەغداینە هەڵبژاردنمە لەکانێ بەس ئەو مزایداتی لەسەرمان دەکەن لەسەر هەرێمی کوردستان لەسەر مافەکانی خۆمان دەبێت کۆتایی پێ بێت دەبێت کورد بخۆی بگەڕێتەوە بدنە یەک دەنگ پێکەوە یەک هێزمان هەبیت یەک هاوپەیمانمان هەبیت ئەنجومەنمان هەبیت کە بتوانین خۆ پارتی داوای هیچ نەکرد لە بۆ پارتی داواکارەکانی پارتی هەموو ئەی خەڵکە هەیە هەرێمە ناوچەکان کوردستانیە یعنی هیچ یەک خاڵ نییە بەرژەوەندی پارتی تێدا هەبێت بەرژەوەندی پارتی بەرژەوەندی کوردە و کوردستانە ئەوانەی کە داوامان کردی کەوان شوازویان کردگە هەمی زومنی دستورە مافەکانی خۆمانە ئەو یاسەکانی کە هەیە بابەتی پێشمەرگەیە بابەتی بودجەیە بابەتی موچەی خۆرانی خۆمانە ئەوان هەموو داوا کریاگە ئەوانش کە دیتیان خوێندینە گوتی ئەو مافەکانی خۆتانە ئەمە ڕازین لەسەری
واژویانە سەری کردیە و تەواو بووە دەمێتەوە ئەمە وەکو ئەندام پەرلەمان فراکسیۆن و پارتی کە لە دوای ئەو حکومەتەکە تەشکیل بیت و دوای جێژنی قوربان و ئەمەش پشمانی حتا دوای تەموز دەگەڕێنەوە کە بتوانین لژنە پێک بێت و هەماهەنگی بکەین و ئەو خاڵانەی کە پارتی ڕزامەندی وەرگرتیە لەگەڵ برایانی دیکە لە بەغدا کە بتوانین پرۆژە یاسا ئەوانەی گرنگ ئەولەویات کە جێبەجێ بکەین و سوود خەڵکی کوردستان سوود لێ بدرین. باشە کاک شێروان لەگەڵم بمێنەرەوە ئێستا ڕاگەنراوی فراکسیۆنەکەتان هەیە کە لەلایەن گوتەبێژەکەی فراکسیۆنی پارتی نەردراوە بۆمان من ڕاگەنراوەکە خەنەوە بەردەوامە بین لە قسەکانمان ڕاگەنراوێک لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانەوە بڵاو کراوەتەوە لە ڕاگەنراوەکەدا فراکسیۆنی پارتی دەڵێت پاڵپشت بەو متمانە نیشتیمانیی گەلەکەمان پێی بەخشیوین وەک فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ئامادەی و هەڵوێستە سیاسیەکانمان لە پرۆسەی یاسادانان و چاودێریدا ئامرازێک بووە بۆ بەرگریکردن لە مافە دەستوریەکانی سەرجەم هاوڵاتیانی عێراق و لە نێویشیاندا مافە ڕەواکانی گەلی کوردستان هاوکات بۆ چەسپاندنی پایەکانی هاوبەشی ڕاستەقینە لە بەڕێوەبردننی دەوڵەتدا لێرەوە بەڕای گشتی ڕادەگەێنین دوای دروستبوونی لێکتێگەیشتنی ئایرێنی لە نێوان هێزە سیاسیەکاندا بەتایبەت دوای سەردانی سەرۆگۆزیرانی ڕاستپێردراو بۆ پێکێنانی حکوومەت و شاندی باڵای چوارچێوەی هەماهەنگی بۆ هەرێمی کوردستان و گفتوگۆکانیان لەگەڵ سەرکردایەتی سیاسی پارتیمان و لە درێژەی ئەم هەوڵانەشدا سەردانی شاندی دانووسانکاری پارتی دیموکراتی کوردستان بۆ بەغدا لە پێناوگەیشتن بە چارەسەری ڕێشەیی فراکسیۆنەکەمان بڕیاریدا بگەڕێتەوە بۆ سەر کار و چالاکیە پەرلەمانیەکانی خۆی لە ئەنجومەنی نوێنەران وەکلا بەیاندامەکەدا هاتووە ئەم گەڕانەوەیەمان لە سۆنگەی بەرپرسیارەتی یاسایی و نیشتیمانیەوە دێت تاوەکو لە نێوهۆڵی پەرلەمانەوە لە نزیکەوە چاودێری جێبەجێکردنیە و ڕێکەوتن و لێکتێگەیشتانە بکەین کە تایبەتن بە دابینکردنی مافە دەستوری یاسایی و داراییەکان هاوکات دووپاتی دەکەینەوە کە هەمیشە لە سەنگەری پێشەوەیدا کۆکیکردندا دەبین بۆ چەسپاندن و بەدیهێنانی تەواوی مافەڕەواکانی سەرجەم هاوڵاتیانی عێراق و لە نێویشیاندا مافەڕەواکانی گەلی کوردستان ئەمە ڕاگەنراوی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە لەبارەی گەڕانەوەیان بۆ بەغدا و بەشداریکردنیان لە کۆبوونەوەکانی پەرلەمانی عێراق و درێژەدان بە کار و چالاکیەکانی خۆیان وەک ئاماژەیان پێکردووە. کاک شێروان پشکی پارتی چییە بێ لە حکوومەتی داهاتووی عێراق؟ بخۆی کورد بەگشتی 4 وەزارەتە پارتی داوای ببتە 5 پشکی کورد 3 بۆ پارتی بیت وەکو خاڵەکانی کەیتمان کە زۆرترین کورسی کوردستانی باون حزبی یەکەمین 27 کورسیمانەیە 28مان هەیە ئەوەش هێشتا مای گفتوگۆ وەزارەتێک یەکلایی بۆتەوە لەو 5 وەزارەتانی بەخۆی هەر وەزارەتی دەرەوە ئاوادانکردنەوە هەر پشکی پارتی و دەگەل جێگیری سەرۆک وەزیران ئەوە شێشە یەکلانە بێتەوە لەبەر هەندێک کێشە هەیە لانی شیعە و لانی سونە و بابەتی جێگیری سەرۆک ئەنجومەن وەزیران بەبێ وەزارەت یعنی ئەوەش هەندێک کێشە هەیە کە ئەوان دەوێتیان جێگر سەرۆک بیت و وەزیران لەگەل وەزارەتی هەبیت ئەوان هەندێک لایەن دەوێتیان 4 جێگر هەبیت و هەندێک 3 یانە شێکلان نەبیتەوە وا دیارە کێشە لە چەند وەزارەتێک ماوە ناوی سونە بینی سونە بە سونە و شیعە بە شیعە کێشەی وەزارەت ئەمە کورد نیتما کێشەمان نییە بەس داوای وەزارەتی پێنجەم دەکەن وەکو وەزارەتی پێنجەم کە داوایەکەن چییە؟ بخۆیان موارد مائی یان کشت و کاڵ لەبەرە بۆ کورد زۆر گرنگە یەک لە وەزارەتەکان دەگەل ئەوانێک هایتمان دەگەل ژینگە و داد و ئاوەدانکردنەوە یامزان چۆن ڕێکەوتن نەکرێتەوەش لەو ڕۆژانە دەمنێتەوە سەرۆک وەزیرانیش دیارە تەحەدی لە پێشی تێ و چەند ڕۆژەی ماوە لەبەر کە دیلان قسەی کرد لە بەغداوە چەند ڕۆژێکە زۆرینەدان پەرلەمان بە ڕوحەش دەچن کە کاتیش دەگەڕێنەوە کاتی بۆشایی یاسایی دروستە بێ بزەبت ئاسی ڕۆژەکەی تەواو دەبیت ئەجەوا دیارە ئەو هەفتەی دابێت یەکشەم یان دووشەم 14 وەزیردانی کە بڕۆیتە حەج ئێوە لە ناوی نین بڕۆنە حەج نا قسمەت نەبوو ئینشاءڵڵا بۆ ساڵەکانی پەرلەمانتارێکی فراکسیۆنی پارتیا کوردی تایە کورتایە بەلێ یعنی بخۆی ئەو ساڵە دیارە ئەوە بوو یعنی یەک و حوسێکیاندا هەر ئەندام پەرلەمانی ئەو زەندێکی هەرنگدانە کەس و کار خۆیان داکی خۆیان بە بیان لێرەکانی بۆ خۆیان ڕۆشتنەوە ئەوە ڕاستیەکەیە
هەندیش لە بۆ خۆیان ئەوان یەکەچی بەس وەکو فراکسیۆنی کوردستانی بابزانام لە کوردستان 15 کەسن بینی یعنی کە سوکاری خۆیان یان بۆ خۆیان دەڕۆن جا احتیمالە 14 وەزارەت حتا ئەو ڕۆکەوەی کە زانیاریمان هەیە سەرۆک وەزیران بەڕێز عەلی زەیدی کە ناوی وەزیرەکانی کورد دیارە تا ئێستێک لابوونەوە هێشتا دیار نییە لای خۆمانەوەش ئەو ڕۆکە وەکو پارتیەشەیە لای سەرکردە جەناب سەرۆک لێک لابیتەوە بەس لای ئێمە هێشتا ماوە ئەمەش حتا آخر یان لایانی سیاسیش هەر لای پارتی حتا آخر دەخەش کە لە ناو هۆلی پەرلەمان کە دەنگدان دێن احتیمال لەو لەحزەیەش گۆڕانکاری بکرێت باشە ئەی وەزیرە عەرەبەکان تەیفسامی بۆ نمونە لە شوێنی خۆی مێنێت ئەو بخۆی وایە على ئەساس عەسایب داوای کردیە ئەو وەزارەتی پەروەردە کە تەیفسامی ببنێتەوە ئەوەش هێشتا مایە دەبین لەبەر عەسایی با بڵێنیان سادیقون ئەوەش تووشی بابەتی سزادانی ئەمریکا و عقوبات و ئۆبیە و دەبێتی برایکەش بەڵام تووشیانەکەوان چەکدانێن مام ئەوەن داخلی لیستی بن يعني ئەوان ئێستا ناو لیستن ینی بەڕێز مالێکیش ئەوش هەلوێست خۆی هەیە کە لەبەر یەک تویت نەبیە سەرۆک وەزیران ئەوانش بمێنەوە ئەوەش کێشێن ناو مالی شیعە ناو چوارچێوەی هەواهەنگی جوانە ئەو کێشانە بەردەوامە میم گرنگ ئەوەی هەفتەی دابێت 14 بیت 13 بیت 15 بیت ئەوەش پێشترش کرا پێشی حکوومەتی محمد شیع سوودانی عادل عەبدولمەهدی عەبادی دەکرێتەوە نیوەی کابینە زیاتر دەنگ لەسەر بدەن دوای ئەوە ئەوەی کامێنێ دواتر دەنگی لەسەر بدەن دوای دەنگ لەسەردەنەوە هەر کاتی ڕێکەوتن بکرێت و بێتە پەرلەمان و سند و یاسا بخۆت و بتە وەزیر. زۆر سپاس دەکەم بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق دەست خۆش خێر بێت.